چۆن پێشتر بەرگریمان کردووە لە شاری کەرکووک ئەمڕۆ ئاوایش بە هەمان ڕوحێت و بە هەمان ورەوە بەرگری لە خەڵکی شاری کەرکووک و ناوچەی کوردستانەکەین. دیارە خۆتان نەزانن دەنگۆیەک بڵاو بووە کە پێشمەرگا سەرجەم سەنگەرەکانی چۆڵ کردووە بەرامبەر بە سوپای عێراق. ئێمە ئەمەی کە ئەبینین سەنگەرەکانی بەرگری و فراکەوتنە لە ناوچەی کەرکووک کە کاتە ناوچەی تەلوەر بە هیچ شێوەیەک سەنگەرەکانمان چۆڵ نەکردووە و چۆڵی ناکەین. و دیارە خۆتان نەزانن پێشمەرگە کە ئەمڕۆ لە ئەرکایە بۆ پاراستنی خاکەکانی هەرێمی کوردستان بەگشتی و شاری کەرکووک بە تایبەتی. دیارە ئێمە نامانەوێت شەڕی هیچ هێزێک بکەین، بە تایبەتی ئێمە خۆتان نەزانن ماوەی 3 ساڵ تێپەڕیوە لە بەرگریکردن بەرامبەر بە چەتەکانی داعش و نامانەوێت لەگەڵ هیچ هێزیچکەیە تووشی ڕوبەڕوونەوە بین. دیارە زمانی دایەلۆگ باشترین چارەسەرە بۆم دۆخی ئێستا. وە میدیاکانیش ڕۆڵی کاریگەر و گرنگە بێنن لەم مەجالەیە. داوام ئەوەیە هەموو میدیاکان یەکەڵوێز بن چۆن ئەمڕۆ پێشمەرگەکان لە سەنگەرەکانی بەرگریەوە بەرگری لە شاری کەرکووکەکان میدیاکانیش بە هەمان نەفەس و بە هەمان ڕوحیەت ئەو تەختەی ئەعلامەیە کە ئەیکەن تەختەیەکی واقعانە بێت.